لەبارەی زیادبوونی پەلامارەکانی داعش بە تایبەت لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی داری هەرێمی کوردستان گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز فەریق جەباریاوەر ئەمجاری پێشووی وەزارەتی پێشمەرگە کە لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز جەباریاوەرم کاتتان باش بۆ بۆچوونی ئێوە زیادبوونی پەلامارەکانی داعش بۆچیە گەڕێتەوە؟ ژیانتان باش، سڵاو لە ئێوەی بەڕێز، سڵاو لە هەموو هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی پاراستنی هەرێم، سڵاو لە کەسوکاری سەربەرزی شەهیدان و کەسوکاری بێسەر و شوێنەکان کە ئومێد دەکەین و دوعاکەین بە زیندوێتی بگەڕێن و بۆ ناو ماڵ و منداڵیان، و سڵاو بۆ کەم ئەندامانی هێزەکانی پێشمەرگە و هەموو هێزی پێشمەرگە هێزەکانی هەرێمی کوردستان. طبعاً هۆکارەکان کۆمەڵێکی هۆکارن. یەکەم هۆکار ئەوەیە کە تاکتیکی ئێستای داعش بە تایبەتی لەم ماوەی دواییدا پاشەوەی کە بەناو ئیمارەتەکەی نەمانێت کۆتایی 2017 دەستی کرد بە کردەی تیرۆریستی بە شێوازی گروپی بچووک و بە کاری لە ناکاو، ینی کاری تیرۆریستی لە ناکاویان، دانانی بۆم یان پەلاماریان پەلاماری پێگەیان یان دانانی کەمین. ئەمجا جگە لەوەش ئەو هەوڵ ئەدا ماوەیەک مت بێت، لەو ماوەی کە متبوونە ئیتر هەوڵ دەدا چاودێری ئەو شوێنانەی کە بکا کە لاوازن و لە کاتێکا بینین زنجیرەیەکی کردەی تیرۆریستی ئەنجامەدا. جگە لەوەش وەکو ئێوەش لە راپۆرتەکە باستان کرد، کێشەی بوونی تا ئێستا مادەی 140 بە هەڵپەسێراوەیی و یەکلانەبوونەوەی کێشەکانی ئەو ناوچانەکە ئەبینین زۆربەی کردە تیرۆریستەکان زیاتر لەو ناوچانن، بە تایبەتی لە ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم کە بە ئەو ناوچانە کە پێڵین ناوچە کێشە لەسەرەکانن کە بە هۆکاری ئەوەی مادەی 140 جێبەجێ نەبووە تا ئێستا یەکلان نەبووتەوە ئەو ناوچانە سەر بە هەرێمی کوردستان دەبن یان سەر بە ئیدارەی فیدراڵی عێراق دەبن، بۆ ئەوەیە کە هێزە ئەمنیەکان و هێزە سەربازیەکان بتوانن کۆنتترۆلی ئەمنیەتی ئەو ناوچانە بکەن. جگە لەوەش بۆشاییکی زۆر هەیە لە ناوچەکان لە نێوانی هێڵی دابەشبوونی هێزەکانی پێشمەرگە و هێڵی دابەشبوونی سوپای عێراق لە خانەقینەوە لە سەر سنووری ئێران هەتاکو ناوچەکانی سەحێلە کە هەندێک بۆشایی زیاتر لە پانتایی 20 تا 30 کیلۆمەترە و بە درێژایی 40 کیلۆمەتر هەیە. هیچ هێزێکی تێدا نییە کە بۆتە بنکەیەکی بڵێن ئامن بۆ گروپەکانی تیرۆریستانی داعش. هەماهەنگیش تاکو ئێستا لە نێوانی هێزەکانی عێراق و لەگەڵ نێوانی هێزەکانی هەرێم لەو ئاستە نییە کە بە بەردەوامی ئۆپەراسیۆنی هاوبەشە بێ، ئاڵوێری زانیاری هەواڵگیری هاوبەشە بێ کە بتوانن هەردوو لاش کردەی یان ئۆپەراسیۆنی هاوبەش لەو ناوچانە ئەنجام دەندش بە تیرۆریستانی داعش و بە تایبەتیش پاشەوەی 2 ساڵە زیاتر بڕیار دراوە کە دوو لیوای هاوبەش دامەزرێ و جێگیر بێ لەو ناوچانێک کە بۆشاین کە تا ئێستا ئەو دوو لیواش دانەمەزراوە. ئەمانە کۆمەڵێکی هۆکارن، ئەمانن کە دەبێتە هۆکار بۆ زیادبوونی کردەی تیرۆریستی داعش و بە تایبەتیش ئێستا سەری ساڵە و جەژنە و ئەبینین لە جەژنەکانی تریش جارێکی تر پەلاماری هێزەکانی پێشمەرگەیاندا بە تایبەتی هەل لە ئەم ساڵدا، یعنی چەند کردەیەکیان ئەنجام دە بە دواییەکە. پێتان وایە تا ئێستا پرسی ئەو دوولێ هاوبەشە بۆ ئەوەندە درێژەی کێشە ئەو تۆ باسەکە نزیکەی 2 ساڵە، ینی بە 2 ساڵ پرسی یەکلا نەکرێتەوە تر بە چەند یەکلا کرێتەوە؟ ئێوە بەڕێستان ئەزانن تۆزێک ئەم بڵێن ڕێکەوتنانە یان ئەو بڕیارانی کە درێن زۆر جار هەیە زۆر بڵێن پشتگوێ ئەخرێ، ینی ماوەیەکی زۆری بەسەرەچی هەروەکو بەتایبەت مەسەرەن مادەی 140 ینی مادەی 140 یەکێک لە مادەکان کە لە دەستوری عێراق لە ساڵی 2005 چەسپێنراوە کە ئابوایە لە ماوەی ساڵێک 2 ساڵەوە جێبەجێ بکرێت. تا ئێستاوە ئێمە سەر ساڵی 2000 کۆتایی 2022 بەرەو 2023 ئەڕۆین. ئەمش بە هەمان شێواز، یعنی بەڕاستی بیانووی حکوومەتی فیدراڵی عێراق بۆ جێبەجێ نەکردنی، یعنی بە شێوازی فعلی ئەو دوو لیوایە کە دوو لیوایەکە وەکو ئەفسەر و پلەدار ئامادەیە، وەکو مەشقیان پێکراوە، هەم لیواکەی وەزارەتی پێشمەرگە هەم لیواکەی حکوومەتی فیدراڵی عێراق. بەس ئەوەندە ماوە کە
بودجەیەکی بۆ دیاری بکرێت بۆ ئەوەیە بۆ موچەیان بۆ پێویستی بنکە و بارەگایان بۆ پێویستی کەلوپەلی سەربازیان بۆ هەموو پێویستەکانی تریان بەڵام بە بیانووی ئەوەی کە لە بودجەی ساڵی 2022 هیچ بودجەیەک تەرخان نەکراوە بۆ ئەم بابەتە ئەوە ئێستا خراوەتە گوایە بۆ ساڵی 2023 کە ببتە بەشێک لە بودجەی وەزارەتی بەرگیری عێراق ئەگەر بودجەکە پەسەند کرا ئەمجا دوایی بخرێتە بواری جێبەجێکردنەوە یعنی کێشەکە لەلایەن عێراقەوەی لەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە چونکە ئێمە وەکو هێزی پێشمەرگە بەردەوام ئامادەی خۆمانمان دەربڕیوە چه لیوای هاوبەش دامەزرێنین چه بڵێن ئۆپەراسیۆنی هاوبەش ئەنجام دەین لەو ناوچانە چه ئەگەر ئێمە وەکو تەنهاش ئۆپەراسیۆن لەو ناوچانە ئەنجام دەینیان ئەو ناوچانە بتوانین بپارێزین لە ڕووی ئەمنیە و بەڵام ئەمێنتەوە کەم تەرخەمێکە لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوەیە بەڵێ تۆ لە سەرەتا قسەکانتە باسیەوە کرد کە داعش تاکتیکەکانی پەلاماردانی گۆڕیوە بۆیە دەتوانێت لەمەوە لە چەند شوێنێک هێرش بکات بە شێوازی جیاجە دەبێت چی بکرێت هەم هێزە ئەمنیەکانی عێراق هەم هێزی پێشمەرگە ئەوانیش تاکتیکی ڕوبەڕووبوونەوە بگۆڕن ئەمە من چەند جارێک باسی ئەوەم کردووە کە بە تایبەتی دوای ئەو کردانی کە ئەنجام درا دژی هێزی پێشمەرگەی کوردستان هەر لە ئەم ساڵدا کە چەند کردەیەکی تروریستیان ئەنجامدا لە ناوچەکانی یەکەمیان لە سنووری ناوچەی گەرمیان بوو لای ناوچەی خانەقین بوو دوای ئەوە لە ناوچەکانی کەرکووک بوو دوای ئەوە لە ناوچەکانی نزیک پردێ بوو و هەندێکش لە مەخمور بوو یعنی نزیک ناوچەکانی قەرەچۆغ و مەخمور بوو کە زەرور زیانێکی زۆریان لە هێزی پێشمەرگەی کوردستان و شەهیدێکی زۆرماندا لەوانە کە بە دوایە کاکردەکان هاتن ئەوە بوو کە ئەبێت هێزی پێشمەرگەی کوردستان جگەل لەوە و سوپای عێراقیش بە بەردەوام ئەوانیش چۆن ئەوان بە گروپی بچووک لە ناوچەکانە ئەگەڕێن و بڵێن ئامانجێک دیاری دەکەن و چاودێریەکەن دوای لێدەن ئەبێ هێزی پێشمەرگەش لەگەڵ سوپای عێراق بە بەردەوامی هێزی گەڕۆکیان هەبێ ئەوان بگەڕێن بە دوایاندا نەوەکو لە بنکەکانی خۆیان جێگیر بن و چاوەڕێ بکەن کە داعش بەلاماریاندا ئەوە یەکێک لەوە کارەکانە کە بە بەردەوامی هێزەکانی سوپای عێراق لەگەڵ هێزەکانی پێشمەرگە بە درێژایی ئەو هێڵی کە باسم کرد لە خانەقینەوە تاکو سعێلا کە دووی هێڵی بەرگری بەرامبەریەکن کە نزیکەی درێژەکەی 650 کیلۆمەترە و بەدەیان لیوای هێزی پێشمەرگە و لیوای هێزی سوپای عێراق لەو ناوچانە جێگیر کراون بەڵام لە بنکەی جێگیرن ئەبێت لە بنکەکانی خۆیان بشتنە دەرەوە ئەوان بە دوای ئەواندا بگەڕێن و بەردەوام چێوماڵی ئەو ناوچانە بکەن کە بزانن داعش لێ بۆ ئەوی نێڵن بە هیچ شێوازێک داعش لەو ناوچانە بێ ئێستا مەسەلەن نمونە ئەمڕۆ هەواڵێک هەیە پاش ئەو کردانی کە ئەنجام درا لە ناوچەی سەرگەڕان و قەرەچۆغ و ناوە بڵێن ئۆپەراسیۆنێکی حکوومەتی عێراق ئەنجام داوە لە ناوچەکانی قەرەچۆغ و بە پێ هەواڵەکانی کە ئێستا بڵاو بوونەوە والیەکی ناوچەی قەرەچۆغ کوژراوە بە ناوی سامی ئەحمەد عەبدوڵڵایە لەگەڵ یەکێکی تردا کە تیرۆریستێک بۆ لەو ناوچانە ئەوش لێپرسراو بووە لەو کردە تیرۆریستیانە لەبەرەوەی دەبێت بە بەردەوامی هێزی پێشمەرگە و سوپای عێراق ئەو ناوچانەی کە بۆشایین ئەو ناوچانە کە داعش بەکاری هێنێ ئەوان بەردەوام چێوماڵی بکەن نەوەکو لە ساڵێک جارێک یان دوو جار بەڵکو بە بەردەوامی دووەم هێزی گەڕۆکی دەوریەیە بێ بە بەردەوامی لەو ناوچانە بگەڕێ جگە لەوەش ئەگەرش بکرێ چاودێری بکرێ بەهۆی درۆنەوە ئەو ناوچانە یان بەهۆی فڕۆکەی بێفڕۆکەوانی ترەوە کە نێڵە هیچ جمنجۆڵێک بۆ داعش لەو ناوچانە هەبێت بەڵێ بەڕێز فەریق جەباریاوە ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە لە سلێمانیەوە لەگەڵماندا بووی سپاس بە بەشداری و شرۆفەکانتە